وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پێویستمان زانی بە مەبەستی ڕێزلێنان لەو پۆلێک لە خوشکان و برانی سنووری ئەنجومەنەکەمان لە بەرامبەر ئەو ئەرک و ماندووبوون و خەمخۆری و دسۆزە هیانە لە سنووری ئەنجومەنەکەمان بە پێویستمان زانی سوپاس و پێزانین ئەنجومەنیان ئاراستەکەین و خەڵاتیش بدەین ئەو خوشکە بەرەزانێک کە هاوکار و هاوخەبات و هاوپیشەن بۆ بەرەو پێشبردننی کار و پرۆژە ئیسلامی لە سنوورەکەماندا دیارە بەرنامەی دیکەشمان هەیە لە کاتی تری جیاواز کۆمەڵی خوشک و برای دیکە خەڵات و ڕێزلێنانیان ئاراستە بکەین دووبارە و سێوارە بەخێر بێن سەرچاوە. برانی خوای گەورە میهرەبان بە پێی سەزارم دەستخۆشی خۆم ئاراستەی برانم لە ئەنجومەنی سوانی کۆمەڵی ئیسلامی بکەم کە هەڵسا بە خەڵاتکردنی برایان و خوشکان بە بۆنەی دەستخۆشی و خەبات و ماندووبوونیان لە ماوەی ڕابردوو کەوا بە خێزانەکانیان و برانیان خەڵات کرد ئەوە جێگای دەستخۆشە زۆر سوپاسیانەکەم. زۆر سپاس بۆ ئەنجومەنی سۆران کە ئەم شەو ئاهەنگێکی خنجیلانیان ڕێخستە بوو بۆ ڕێزلێنان و هەروە خەڵاتدان بە خێزانی کادیران. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری سۆران کاروانی خەباتی خۆمان بەردەوامەکەین تا کۆمەڵی ئیسلامی گەینینە ترۆپچی سەرکەوتن و هەروە بەرەو پێشچوون و خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕێی کۆمەڵی ئیسلامی و ئینشاءالله.